سەرۆکی هەرێم بۆ ئەوەی کە ئیمزای نەکردووە ئەوەی کە لەلای ئێمە باس کراوە خۆی پێی خۆش نەبووە بۆ تەمدیدکردنی ویلایەتی خۆی ئیمزایکە. ئاێتشکردنەوەی ماوەی پەرلەمانی کوردستان و سەرۆکاتی هەرێمی کوردستان ڕەندی نیشتمانی نییە. لەگەڵ ئەو ڕێیەی تۆم ئەو پرسیارەی تۆم بەڵێ پەرلەمان لەلایەن حیزبەکانەوە ئاراسە دەکرێت. کتابی فەرمی پەرلەمانی کوردستان بە ئیمزای خۆت هەیە کە لە یەکی شەشی ئەم ساڵا دەرێک کردەوە داوا لە فراکسیۆنەکانێکی کە هیچ پرۆژە یاسایەک پێشۆش بە سەرۆکاتی پەرلەمان نەکەن لەبەر کەمی ماوەی پەرلەمانی کوردستان. لە چاوپێکەوتنێکی دووەڵقەییدا لەگەڵ NRT سەرۆکی پەرلەمانی کوردستان ڕاشکاوانە باز لە کاریگەری و دەزوەردانی حیزب بەسەر پەرلەمانەوە دەکات سەرڕایی بارودۆخی ناوخۆی یەکێتی. هەر لەم چاوپێکەوتنەدا دکتۆر ئەرسەلان بایز جەخت دەکات لەسەرەوەی ئۆپۆزیسیۆن بەشداری حکوومەتی داهاتووی هەرێم دەکات و دەژڵێت لە نێوان یەکێتی و پارتیدا هاوسەنگی لە حکومڕانیکردندا هەیە. مام جەلال لەڕێی مەکتەبەکەی خۆی تەلەفۆنی بۆ کردم کە سەرێکی لێ بدەم دوای اتفاقی دەباشە چوم سەری جەنابێتدا وتی سەرێکی کارم شیوەمدا چوم سەری کارم شیوەمدا فراکسیۆنی پارتی نێتە ژوورەوە جێگری سکرتێری جێگری سەرۆکی پەرلەمان سکرتێری سەرۆکی پەرلەمان نایانە ژوورەوە کەواتە بێشتی نیشتیمانی کوردستان قراری دابێ لەگە پارتی تێکی بدا شتی قراری ئەوە نەداوە. چاوپێکەوتن شەوی هەینی و شەممە کاتژمێر 8:05 لە NRT و پێشکەشتان دەکرێت.